سووتان و گرگرتنی پاڵاوگەیەکی نەوت لە شاری ئەولێر سەر لە نوێ پرسیارەکانی لەبارەی بوونی سەدان پاڵاوگەی نایاسایی کە لە هەرێمی کوردستان هەن زیندوو کردەوە کە زیانی ئابووری و ژینگەی لێ دەکەوێتەوە. لیژنەی چاودێری پرۆژە پیشەسازیەکان لە فەرمانگەی گشتی ئەولێر ڕایگەیاند ئەو پاڵاوگەی یاگرەکەی لێکەوتووەتەوە نایاساییە و بووەتەوەی پیسکردنی بەرگەهەوای ژینگەی هەولێر بەگشتی. پێداگریش دەکات کە ئەم پاڵاوگانە هیچ مەرجێکی سەلامەتی و ژینگەییان تێدا نییە. بەپێی زانیاریەکان لە هەرێمی کوردستان زیاد لە 300 پاڵاوگە و شوێنی تێکەڵکردنی سوتەمەنی بێمۆڵەت و نایاسایی هەیە کە هیچ مەرج و ستانداردێکی سەلامەتییان تێدا جێبەجێ ناکرێت. عومەر گوڵپی پەرلەمانتاری پێشووی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان ئاشکرای کرد پێشتر بەدواداچوونی بۆ ئەو بابەتە کردووە و بەرپرسان و ڕای گشتی لێ ئاگادار کردووەتەوە کە ئەو پاڵاوگانە مەترسیێکی گەورەن لەسەر ژینگە و ئاوی ژێرزەوی و کشت و کاڵ و ژیانی وڵاتیان. بەپێی بەدواداچوونەکان کە لە ساڵی 2022 ئەنجام دراوە لە سنووری پارێزگای هەولێر نزیکەی 100 پاڵاوگەی نایاسایی هەن. لە ساڵی 2021دا فەرمانگەی ژینگە توانیوێتی بەدواداچوون تەنها بۆ 30 پاڵاوگەیان بکات. لەو ژمارەیە تەناسیانیان ڕەزامەندی دەستەی ژینگەییان هەبووە. هەروەها لە سنووری پارێزگای سلێمانی 44 شوێن و کۆگای سوتەمەنی هەیە کە مۆڵەتی یاسایی و ڕەزامەندی ژینگەیان نییە. لە سنووری پارێزگای دووەکیش لە کۆی 47 پاڵاوگە و شوێنی کۆگاکردنی نەوت و سوتەمەنی نزیکەی 36 یان هیچ مۆڵەتێکی یاساییان نییە و لە دەرەوەی یاسا و ڕێنمایی و سانداردەکانی سەلامەتی و ژینگە کار دەکەن. بەپێی زانیاریەکانیش ئێستا ژمارەی پاڵاوگەکان بەگشتی زیادی کردووە و زیاد لە 300 پاڵاوگە بوونی هەیە. ئەم زانیارانە لە کاتێکدایە لە سەرەتای ساڵی 2021 یاسای ژمارە 3 تایبەت بە ئاوردەکردن و ئەمبارکردن و فرۆشتنی بەرهەمە نەوتیەکان لە هەرێمی کوردستان دەرچووە کە بەپێی ئەم یاسایە دەبوو وەزارەتی سامانە سروشتیەکان ڕێنمایی تایبەت بە جێبەجێکردنی یاساکە دەربکات و کۆتایی بەم کارە نایاساییە مەترسیدارە بهێنێت. بەڵام تا ئێستا ئەم وەزارەتە لەم بوارەدا هیچ هەنگاوێکی کردداری ناویشتووە و کەم تەرخەم و بێباکە لە بەرامبەر ئەرکە ڕاستەقینەکانیدا کە ئەم بابەتە ڕاستەوخۆ پەیوەندیدارە بە ژیان و سەلامەتی هاوڵاتیانەوە. بەپێی بەدواداچوونەکانی پەیام دەرکەوتووە سەرەڕای بوونی ئەو ڕێنمایانە بۆ داخستنی پاڵاوگە نایاساییەکان بەڵام دەسەڵاتداران جددی نەبوون لەو بڕیارەدا و بەهۆی ئەوەی بەشێک لە پێویستی ناوخۆ بۆ بەرهەمەکانی سوتەمەنی و گازوایل پڕ دەکەنەوە بە تایبەتی بۆ مۆلیدە ئەهلیەکان. بەداخستنی پاڵاوگەکانیش حکوومەت قەیرانێکی دیکە بۆ خۆی دروست دەکات. ئاوکات پاڵاوگە نایاساییەکان بەشدارن لە ساختکردنەوەی نەوت و سوتەمەنی قاچاق کە لە ڕێیانەوە چەندین گرێبەستی گەورەی نایاسایی کراوە. جگە لەوەش بەشێکیان بەرپرسی گەورە لە پشتیانەوەن کە حکوومەت دەسەڵاتی داخستنیان لێپرسینەوەیانی نییە.